Yeah, the threat continues بەڵێ to be ئەوەی real ڕاستی for بێت coalition forces from the ئەم PMF. مەترسیە We've بەردەوام seen a دەبێت number of attacks, وەک ئێمە ئیبینین چەندین بەڵێ وین بەردەوام بە من گوێم لە تۆیە. Should I keep talking? You know, we've seen this threat. Sorry. We've seen this threat. وەک بینیومان چەندین ڕوودا و کە ڕوویاوە و چەندین مەترسی ڕوویاوە وەک بۆ نمونە لە ئەمبار و لە هەولێر و لە ناوچەکانی تر و بە تایبەتی لە ناوچەکانی باشووری عێراق وەک ئەبینین کە چەندین مەترسی تریش هەیە لەسەر ناوچەکانی تر عێراق وەک کەرکووکیش و ئەمە شتێکە کە مای دڵگرانی و مەترسیە و پێویست ئەکات کاری لەسەردا بکرێت و ڕوبەڕووی ئەم گەندەڵیانە ببینەوە کە لە عێراقدا ڕوودەدا و بتوانین هێزەکان یەک بخەینەوە و بۆ بەتایبەتی وەک هێزی پێشمەرگە و ئەمە شتێکە کە نوکۆڵی لەسەر ناکرێت وەک ئەزانن و ئەمە بەڕاستی مەترسیەکی جددیە بۆ سەر ئێمە وەک شتێکی تریش کە پێشبینی دەکرێت دوای ئەوەی کە were assassinated in 2020. The parliament here also took a vote to get the government to start talking about وەک ئەزانین کە لێرەدا لە ناوچەکانی عێراقدا چەندین هێز هەیە جگە لە هێزی پێشمەرگا و حکوومەتی عێراقی چەندین هێز لە خۆ دەگرێت و ئێمە چاوەڕێیەکەین کە چی ڕووداوە چی بکەین بۆ ئەوەی ئەو هێزانە کە بتوانین ڕێخستنێک هەبێ لە ناویانەداوەی بتوانین هێزی زیاتر یاخود زەختی زیاتر لەسەر ئەو هێزانە بکرێت بۆ ئەوەی وەک ئەزانی هەندێک هێز هەیە کە نافەرمین وجودیان لە عێراقدا و ئێمە تا توانین یاخود بڵێم زەختی زۆر باش ئەکرێت لە چەندین لایەنەوە کە بتوان ئەو هێزانە بە زووتری کە عێراق بەجێ بێڵن. زۆر باشەوەین لە ئێستادا ئەمریکا دەیەوێت چ فشارێکە دەیەوێت لە ڕووی سەربازیەوە بێت یاخود دەیەوێت فشاری جیاواز لە جارەکانی تر کە چەند جارێک ڕوبەڕووبوونەوە گرژی لە نێوانیاندا دروست بووە. ڕاستە لێرەدا هەندێک کارێک هەیە کە پێویستەکات ئەنجام بدرێ وەک ئەوە وایە کە ئێستا یەکجار زەختێکی زۆر هەیە کە لەسەر بەردووخێکی نائاساییدا تێپەڕ دەبین وەک ئەزانین ئەمریکا پێویستی یاخود نایەوێت کە چانس بدا بە هەندێک هێز کە یاخود هۆکار بدا بە هەندێک هێز کە بمێنەوە لە عێراقدا بۆی بتوان کارەکانیان ئەنجام بدەن بۆیە ئەمریکا لەو بڕواایەتام کە کاری یاخود بە دۆخێکی جددی بەرامبەر ئەم کارە دەگرێت و هەوڵ ئەوە دەدات کە هەوڵ ئەوادا کە بتوانێت کارێک ئەنجام بدا هەندێک هێز بە تایبەتی کە سەر بە ئێرانن بتوانن بەغدا چۆڵ بکەن یاخود عێراق بەگشتی چۆڵ بکەن و بەڕاستی ئەمریکا کارێکی جددی لەسەر ئەما دەکات کە بۆی بتوانێت عێراق پاک بکاتەوە لە هەندێک هێز کە وجودیان پێویست نیە لە عێراقدا و ئەمەش وەک ئەزانین ئێران چەند هەنگاوێکی ناوە لە عێراقدا و بوونی خۆی سەپاندووە لە عێراقدا و چەند هێزێکی تایبەت بە خۆیان هەیە لە عێراقدا و ئەمەش بارودۆخێکی نەهەمواری دروست کردووە لە عێراقدا بۆیە ئەگەر هاتوو شتەکان بەم شێوەیە یاخود بە شێوەیەکی هەڵە بڕوە لە عێراق ئەوە لە
لەو بڕوایدام that کە could upset those ئەمریکا لەو very important کاتەدا negotiations for Tehran. کارێکی جددی بکات و هەنگاوێکی While جددی the بنێتش election's بە going ئێران on, و while these negotiations و ئەماش وا دەکات کە ئەمریکا دەستێوەردانێک بکات بە جۆرێک لە جۆرەکان بۆی بتوانین بۆی بتوانین شتەکان بە شێوەیەکی باش بەڕێوە بچێ و بۆ شێوە بڕواکە پێویست دەکات و لەو بڕوایەدام کە ئێمە ئەمریکات لە پێشەوە چاودێریەکی چڕی بارودۆخەکە دەکات بۆی بتوانێت بۆی بزانێت کە چی هەنگاوێک ئەنجام بدرێ و بە تایبەتی لە هەندێک هێزی میلیشیا کە وجودیان هەیە لە عێراقدا و جگە لە ئەمریکا وەک ئەزانی لە بەریتانیاش سەرۆک وەزیران دەربارەی هەندێک هێزی میلیشیایی قسەی کردووە و وتاری داوە لێرەدا چەندین شتی جیاواز دەبینین و چەندین وتاری جیاواز دەبینین دەربارەی و هێزانە و بۆیە ئەمانە هەمووی ڕەنگە ڕووبدا چکە لەبەری بارودۆخەکە ناموارم و من لەو بڕوای خۆمدا بم بلەم بارودۆخەدا پێش هەڵبژاردەکان کارێکی ئۆتۆ جددی نەکرێت دەربارەی ئەم هێزانە. کەواتە دەستەی سەربازی ئەمریکا پێش هەڵبژاردن چاوەڕوان کراوە؟ Sorry, can you say that again? ببوورە گوێم لە پرسیارەکە نەبوو. دەستەی سەربازی پێش هەڵبژاردن دەستەی سەربازی ئەمریکا پێش هەڵبژاردن چاوەڕوان کراوە؟ Sorry, can you say it in a different way? ببوورە گوێم لێ نەبوو. بەڵێ ممکنە کە ئەو شتە ئەگەر هاتوو وەک ئەزانین کە ئەم بارودۆخی ئێستا بارودۆخێکی ناهەموارە و جێگیر نییە شتەکان لەوانەیە بگۆڕن وەک ئەزانین لێرەدا ئێستا چاوپێکەوتنێکی زۆر هەیە دەربارەی ئەو هێزانەی کە کۆنتترۆلی بارودۆخەکەکەن لە ئێستادا و پەیوەندیان بە بارودۆخەکە ئێستاەوە هەیە بۆیە وەک ئەزانین کە وەک ئەزانین کە میلیشیاکان لێرەدا ئێستا کۆنتترۆلی بارودۆخەکەکەن بۆ هەڵبژاردنەکان بۆیە لێرەدا هیچ شتێک جێگیر نییە لەوانەیە ئەمە شتێک بێت بتوانن ئەم میلیشانە کە وەک ئەزانین وجودیان لە عێراقدا هەیە هەڵبژاردنەکان تۆزێک بارودۆخەکە بگۆڕێت پێش هەڵبژاردن بەڵام لە بڕوای مندا حکوومەتی عێراقی ئێستا لە بەغدا بە شێوەیەک لە شێوەکان لەگەڵ هەوڵی هێوردانەوەی هێوری بارودۆخەکەکە و بە تایبەتی پێش هەڵبژاردن چکە هەڵبژاردنەکان گرینگە بۆ حکوومەتی عێراقی و ئامادەکاری باشی بۆ کراوە و بۆیە ئەگەر هاتوو شتێکی نایاسایی ڕووبدات یاخود شتێک بکرێت ئەوە لەوانەیە ئەمریکا کارێکی تر بگرێتە بەر یاخود دەستێوەردانێک بکات لە بارودۆخەی ئێستادا وەک ئەزانین کە ئێستا لێرە دامودەستگاکانی عێراق بە شێوەیەکی باش خوان ئامادە کردو بۆ هەڵبژاردنەکان و ئاسایشێکی تۆکمیان بۆ هەڵبژاردنەکان ناوە و زۆربەی لایەنەکانیش بە شێوەیەکی باش خۆیان ئامادە کردووە و من لەو بڕوایەدام کە ئەو هێزانەی ئێستا ئەو هێزانی ئێستا دەیانەوێت هەموو شتێک پێش هەڵبژاردنەکان بە شێوەیەکی باشوە بەڵام دووبارە ئەڵێمەوە هەموو شتێک ممکنە کە ڕوو بدات پێش هەڵبژاردنەکان. زۆر باشە کەواتە ئەمریکا چڕۆڵێکی دەبێت لە هەڵبژاردننی عێراقدا کە بڕیارە لە مانگی دەیەم ساڵدا بەڕێوە بچێت. Academy?
Sorry, one more time. ببوورە دووبارە پرسیارکەتەکەتیەوە. کەواتە ئەمریکا چ ڕۆڵێکی دەبێت لە هەڵبژاردننی عراقدا کە بڕیارە لە مانگی دەیەم ساڵدا بەڕێوە بچێت. Yeah. So the US is certainly going to be ئەمریکا paying بە very, very دڵنیاییەوە close attention to the زۆر election. بەچڕی بە وردی لە نزیکەوە چاودێری هەڵبژاردنەکانەکە بۆی بزانێت کە چی ڕوو ئەدات و ئەمریکا گرنگی بە عێراق دەداوە دەیەوێت باشترین دەیەوێت بۆ عێراق بۆی بتوانێت هەنگاوی باشتر بنێ بەرەو پێشەوە بڕە و ئەمە شتێکە کە ئەمریکا هەمیشە ئەو کاری کردووە لەسەری و خۆی بە بەشێک زانی و هەمیشە پەیوەندیەکی باشی هەبووە لەگەڵ لایەن عێراقیەکان بۆی بتوانێت کە بە تایبەتی کە بتوانێت چاودێری ئەو کە ئێران ئایا دەستێوەردانی چێ دەکات یاخود نا و بۆیە من ئەڵێم ئەمریکا بەشێک دەبێت بە هەر شێوێک لە شێوەکان لەم هەڵبژاردنە لە نزیکەوە ئاگاداری دەبێت و دەیەوێت ئاگاداری هەموو هەنگاوێک بێت و ئەمریکا هەموویشە هەنگاوی گەورە و جدی ناوە و هەمیشە ئاگاداری بارودۆخەکان بووە کە عێراق بەچی بارودۆخێک تێپەڕ دەبێت و بۆی بتوانی هەڵژانێکی پاک بەڕێوە بچێ و بەڕاستی واشنگتن کارێکی باشی دەوێت بۆ عێراق و ناوێت هیچ شتێکی خراپ ڕوو بدا کە نەتوانرێت هەڵژانەکان لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت و ئەمریکاش زۆر بە جۆشەوە چاوەڕێیە وەک هەموو لایەنێکی تر کە بزانێت چی ڕۆ دەدا و دەیەوێت هەڵژانێکی یەکجار پاک و هێمنانە بەڕێوە بچێت و بتوانرێت ئاسایشێکی تۆکما بۆ هاوڵاتیانی عێراقی دابین بکرێت بۆی بتوان بە ئازادی خۆیان دەنگ بدەن و بۆیە لێرەدا من ئەڵێم ئەمریکا کاردانەوەی دەبێت بە دڵنیاییەوە و زۆر بە چڕی لە نزیکەوە ئاگادار دەبێت بە دڵنیاییەوە. زۆر باشە کەواتە لێرەدا ئەمریکا بەس هیوا دەخوازێت کە هەڵبژاردنێکی پاک و بێگەر بێت یاخود خۆشی چاودێر دەبێت و ڕۆڵێکی کارای دەبێت لە بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی پاک و بێگەردا لە عێراق. ئەوەی ڕاستی بێت شتەکان بە چەند بارودۆخێک تێپەڕ دەبێت بۆی بزانین کە هەڵژانەکان چۆن بەڕێوە دەچێت و نظامی سیستەمی ئەمریکا بەو شێوەیە دەبێت کە بتوانێت لە نزیکەوە بەش چەندین سیستەم بتوانێت چاودێری بارودۆخەکە و هەڵبژاردنەکان بکات و بۆیە و بە تایبەتی لەلایەنی ئاسایشەوە بە دڵنیاییەوە وەک ئەزانین ئاسایشی ئێرە تۆزێک تۆکمە نییە بۆیە ئەمریکا لەو لایەنەوە چخت دەکاتەوە و جگە لە لایەنی ئاسایشەوە لایەنی سیاسیشەوە ئەمریکا ئاگای لە هەموو هەنگاوێک دەبێت هەر هێزێک یاخود هەر لایەنێک ئەنجامی بدا و بۆیە تەنها ئەوەیە کە ئەمریکا چەخت لەسەر ئاسایشێکی تۆکمەتر دەکاتەوە و چۆن هەڵبژاردنەکان بەڕێوە بچێت و بۆیە بۆیە ئەمریکا بەڕاستی دەیەوێت کە ئەمریکا لێرەدا ئەوێت بە شێوەیەک لە شێوەکان دەستێوەردانێکی وا نەکات بەڵکو دەیەوێت تەنها لە دوورەوە بتوانێت چاودێری هەڵبژاردنەکان بکات چکە بەڕاستی ئەمریکا نایەوێت زۆر بەڕاستە و خۆیانە دەستێوەردان بکات ئەگەر ئەمە ئەمریکا بێت یاخود هەر وڵاتێکی تر بێت وەک ئەزانین هەر هەمدام نەک ئەمریکا هەردام و دەستگایەکی تریش. بەڵێ سپاس بۆ وین ڕۆجەرس ڕۆژنامەنووس لە شاری بەغداوە لەگەڵمان بووین لە